کەمترین کۆنمرەی وەرگیرا و لە زانکۆی گەرمیان بە پارالێل و ئێواران و زانکۆلاین چەند بووە؟ سڵاو لە ئێوەی خۆشەویست. من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تۆماری گشتی، هەروەها ئەندامی لیژنەی ڕاوێژکاری پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین لە خزمەتتانین. لەم ڤیددیۆیەدا بۆ باسکردنی بەشەکانی زانکۆی گەرمیان، کەمترین کۆنمرەکان و هەروەها هەر ڕوونکردنەوە زانیاریێک لەسەر هەر بەشێک هەبێت لە خزمەتی ئێوەی بەڕێزە پێشکەشتانی بکەین. ئێوەش بینەر بن و تا کۆتایی ڤیددیۆ لەگەڵمان بن. ئێستا لە خزمەتتان نابێن بۆ ئەوەی باسی بەشەکانی زانکۆی گەرمیان بکەین کە لە بەشی با بڵێن لە کۆلێژی پزیشکی گشتی دەست پێکەین لە خزمەتی جەنابتانە کە زانکۆلاینی پارێزگا 98.8 بووە و گشتەکەی 99 وەرگرتووە. پارالێلی پارێزگا 98.4 بووە و گشتەکەی 98.571. ئەلبەتە لێرەیە حەزەکەم ئەو زانیاریە بە ئەوەی بەڕێز بڵێم زانکۆی گەرمیان هەر کەسێک لە کۆلێژی پزیشکێکی وەرەگیرێت بە هیچ شێوازێک گواستنەوە بۆ پزیشکەکانی تر نییە. ئەلبەتە ئێمە هەمومان نەزانین گواستنەوە هەیە لە بینی کۆلێژ و پەیمانگاکانە، واتە لە قسمی خۆت بۆ نمونە بەڕێزێک لە گەرمیان وەرگیراوە لە بەشی پزیشکی، با بڵێن بەشی ئەندازیاری بە نمونە وەربگرین باشترە، ئەتوانێت بێتەوە لە شاری سلێمانی، لە شاری هەولێر، لە شاری دۆهۆک، لە کۆیە، لە سۆران، لە هەر زانکۆیشتر بێوێت بەشەکەی هەمان بەش بێت ئەتوانێت گواستنەوەی بۆ بکات. بەڵام لە زانکۆی گەرمیان کۆلێژی پزیشکی ئەم ئۆپشنە و ئەم هەڵبژاردنە لە بەردەستان نییە، واتە کە لەوێ وەرگیرای تەنها و تەنها بۆ ماوەی 6 ساڵ ئەبێ خوێندنەکەت لەوێ تەواو بکەیت. بە هیچ شێوەیەک ناتوانانی بۆ هیچ کۆلێژێکی پزیشکی لە زاخۆ، لە دهۆک، لە هەولێر، لە کۆیە، لە سلێمانی گواستنەوە بکەیت. بۆیە ئاگاداری ئەو خاڵە بن، گواستنەوە لەو شوێنەیە نییە. کۆلێژی ئەندازیاری بەشی شارستانی زانکۆلاینی پارێزگا 90.6 و گشتەکەی 94.812 بووە. پارالێلی پارێزگا 86.267 بووە و گشتەکەی 89.96. لە کۆلێژی زانست بەشی کیمیا لە زانکۆی گەرمیان زانکۆلاینی پارێزگا 88.6 و گشتەکەی 90.8. پارالێلی پارێزگا 84.5 و گشتەکەی 85.26 وەرگیراوە. بەشی زانست ببورن کۆلێژی زانست بەشی زانستی کۆمپیوتەر زانکۆلاینی پارێزگا 79.1 و گشتەکەی 84.933. پارالێلی پارێزگا 73.171 و گشتەکەی 80.133. ئەزیزانم، ئەمێ ئەو ڕوونکردنەوەی بە ئێوەی خۆشەویست بڵێم کە پارێزگای سلێمانی هەردوو ئیداری سربەخۆی گەرمیان و ڕاپەڕین لەخۆ ئەگرێت. هەڵەبجە وەکو پارێزگایەکی جیاواز هەڵسوکەوتی لەگەڵاکرێت، واتە دانیشتوانی هەڵەبجە وەکو میوان لە ببورن لە زانکۆی گەرمیان حسابیان لەگەڵاکرێت. هەولێر و دوهۆک بە هەمان شێوە وەکو میوانن، واتە لە زانکۆی گەرمیان ئەوانەی بە پارێزگا حسابەکرێن بریتین لە ئیدارەی سربەخۆی گەرمیان و ڕاپەڕین و هەروەها ناوەندی پارێزگای سلێمانی وەکو شاری سلێمانی کە حسابی پارێزگان بۆکرێت. لەو خاڵە ئاگادار بن، واتە ئەوەی سەر بە پارێزگای سلێمانی بێت وەکو پارێزگایە و باقیەکەی تر هەڵەبجە، هەولێر، دهۆک وەکو میوان یا خود وەکو گشتی حسابیان لەگەڵاکرێت. کۆلێژی پەروەردەی بنەڕەتی لە زانکۆی گەرمیان بەشی زمانی عەرەبی زانکۆلاینی پارێزگا 68.3 و گشتەکەی 71.8 وەرگیراوە. پارالێلی پارێزگا 63.4 و گشتەکەی 67.2. پەروەردەی بنەڕەتی بەشی باخچەی مناڵان 66.986 زانکۆلاین بۆ پارێزگا و گشتەکەی 73.4. پارالێلی پارێزگا بریتە لە 63.4 بۆ باخچەی مناڵان و 65.8 بۆ گشتەکەی. ئێوارانی پارێزگا 60 و گشتەکەی 62.714. پەروەردەی بنەڕەتی زمانی کوردی
66.3 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەشی 72.6. پارالێلی پارێزگا 60 و گشتێکەی 67.952. ئێوارانی پارێزگا 59.3 و گشتێکەی 6.8. پەروەردەی بنەڕەتی زانستی کۆمەڵایەتیەکان زانکۆڵاینی پارێزگا 64.888 و گشتێکەی 69.2. پارالێلی پارێزگا 59.7 و گشتێکەی 62.6. و ئێوارانی پارێزگا 57.3 و گشتێکەی 6.2. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، هاوڕێیان و دۆستانتان ئاگادار بکەنەوە بە تایبەتی ئەوانەی ئەم ساڵ پۆلی دوانزەن بۆ ئەوەی سودمەند من لە ڤیدۆکانمان. کۆلێژی پەروەردە لە زانکۆی گەرمیان بەشی زمانی ئینگلیزی زانکۆڵاینی پارێزگا 79.5 و گشتێکەی 86.6. پارێزگا بۆ پارالێل 77.8 و گشتێکەی 82.1. و پارێزگا بۆ ئێوارانەکەی 70.3 و گشتێکەی 75.565. بەشی بایۆلۆجی 78.9 و گشتێکەی 82.498. پارێزگا بۆ پارالێل 73.1 و گشتێکەی 76.5. کۆلێژی پەروەردە بەشی کیمیا لە زانکۆی گەرمیان بریتیە لە زانکۆڵاینی پارێزگا 77.5 و گشتێکەی 79.9 و پارالێل بۆ پارێزگا 71.548 و گشتێکەی 74.206. کۆلێژی پەروەردە بەشی فیزیە 72.4 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 76.4. پارالێلی پارێزگا 66.2 و گشتێکەی 72.7. زمانی عەرەبی لە کۆلێژی پەروەردەی زانکۆی گەرمیان پارێزگا 72.1 و گشتێکەی 78.311 و پارێزگا بۆ پارالێل 66.1 و گشتێکەی 75. بەشی ماتماتیک زانکۆڵاینی پارێزگا 7 و گشتێکەی 75.3. پارالێلی پارێزگا 63.9 و گشتێکەی 69.5. کۆلێژی پەروەردە لە زانکۆی گەرمیان بەشی زمانی کوردی 68.4 زانکۆڵاینی پارێزگایە و 74 گشتێکەیەتی و پارالێلی پارێزگا 62.1 و گشتێکەی 68.1. بەشی دەروون ناسی لە زانکۆی گەرمیان کۆلێژی پەروەردە 66.6 زانکۆڵاینی پارێزگایە و 74.4 گشتێکەیەتی و 63 پارالێلی پارێزگایە و 67.4 گشتێکەیەتی 58.2 ئێوارانی پارێزگایە و 62 گشتێکەیەتی. کۆلێژی پەروەردە بەشی مێژوو 66.447 زانکۆڵاینی پارێزگایە و 74 گشتێکەیەتی 62.9 پارالێلی پارێزگایە و 62.9 بە هەمان شێوە گشتێکەیەتی. بەشی پەروەردە بورن کۆلێژی پەروەردە بەشی جوغرافیا 64.7 پارێزگایە بۆ زانکۆڵاین و 71.6 بۆ گشتێکەیەتی 59.895 پارالێلی پارێزگایە و 65.7 گشتێکەیەتی. کۆلێژی زمان و زانستە مرۆڤایەتیەکانی خانەقین بەشی زمانی ئینگلیزی 70.6 زانکۆڵاینی پارێزگایە و 77.7 گشتێکەیەتی و 67.5 پارالێلی پارێزگایە و 72.1 گشتێکەیەتی. بەشی جوغرافیا لە کۆلێژی زمان و زانستە مرۆڤایەتیەکانی خانەقین 64.5 زانکۆڵاینی پارێزگایە و 66.7 گشتی پارێزگایە ببورن گشتی زانکۆڵاینە
و 59.11 پارالێلی پارێزگایە و 63.323 بریتە لە گشتی پارالێل بۆ ئەو قوتابیانەی کە لە دەرەوەی شارەکانەوە دێن. کۆلێژی زمان زانستە مرۆڤایەتەکانی خانەقین بەشی دەروون ناسی 63.2 زانکۆڵاینی پارێزگا وە گشتێکی 65.8 پارالێلی پارێزگاکەشی 58.458 و گشتێکی 62.24 زمانی عەرەبی 62.4 زانکۆڵاینی پارێزگایە و 69.5 گشتێکەیەتی و 62.814 پارالێلی پارێزگایە و 67.241 بریتە لە گشتەکەی. کۆتابەشی کۆلێژی زمان و زانستە مرۆڤایەتیەکان لە خانەقین بریتە لە زمانی کوردی کە 62.1 زانکۆڵاینی پارێزگایە و 67.6 گشتەکەیەتی و 58.224 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 64.450. کۆلێژی کۆمپیوتەر و تەکنەلۆژیای زانیاری خانەقین بەشی تەکنەلۆژیای زانیاری IT 68.3 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 77.6 و پارالێلی پارێزگا 61.9 و گشتێکەی 68.2. کۆلێژی کۆمپیوتەر و تەکنەلۆژیای زانیاری لە خانەقین بەشی نیتوۆرک 63.082 زانکۆڵاینی پارێزگایە و 69.9 گشتەکەیەتی پارالێلی پارێزگاکەی 58.7 و گشتێکەی 63.5. کۆلێژی یاسا بەشی یاسا لە زانکۆی گەرمیان زانکۆڵاینی پارێزگا 85 و گشتێکەی 90 و پارالێلی پارێزگا 81.3 و گشتێکەی 84.7. کۆتا کۆلێژمان لە زانکۆی گەرمیان بریتە لە زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکان زانستی ئاژەڵ کە تاکە بەشە لەو کۆلێژەیە زانکۆڵاینی پارێزگا 58.829 و گشتێکەی 59.4 و پارالێلی پارێزگا 55.897 و گشتێکەی 58.927. خۆشەویستانم ئەمە بریتی بوون لە هەموو بەشەکانی ئەو کۆلێژانەی کە لە زانکۆی گەرمیانە هەن کەمترین کۆنمرەکانن بە پارالێل و ئێواران و زانکۆڵاین بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن و جارێ دیکەڵێنەوە دۆستان و هاوڕێیانتان ئەوانەی کە ئێستا پۆلی دوانزن ئاگاداریان بکەنەوە و کەناڵەکەی ئەمەیان پێ بناسیێنن چونکە دڵنیاین ئەم ڤیددیۆیانە سودبەخشە بێ بۆیان چونکە ئەوان بەرچاو ڕوو نەبن کە ئاخۆ کۆنەبرەی ئەمساڵ چۆن بووە تاوەکو لە ساڵی داهاتووە تا ڕادەیەکی کەم بەرچاوڕوون بن بە شێوازێک بتوانن ئەو بەشانێکە لە دڵی ئەوانایە بە جوانی بۆی بخوێن و دەرەجێ پێویستی بۆ بێنن هەروەها ئەگەر پرسیارێک ڕوونکردنەوەیەک شتێکیان پێویست بوو ئەوە بە پرسیار بۆ کەناڵەکەی ئێمە بینێرن لە خزمەتتانە بۆ ئەوەی باشترین چاکترین جوانترین هەڵبژاردنتان هەبێ لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. هیوامان سەرکەوتنتانە ئێوەش لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن هەر شاد بن.